بەناوی خوای بەتەنێ کە گشت هاواری دەکەنێ سڵاوێک بە سپیایی ئەو بەفرە جوانە پێشکەش بێەوە بینەرانی خۆشەویست و ئازیز ئەوڕۆ دەمان هەوێت سەردانی ئاوایی ئاغا سوور بکەین ئاوایەک هەڵکەوتوو لە 40 کیلومتری باشووری ڕۆژاوای شاری مەهاباد بەشی غەلیفان دەهێستانی مەنگوڕی ڕۆژهەڵات و لە ناوچەی مەنگوڕایەتی هەڵکەوتووە ئەم ئاواییە لەگەڵ ئاوایەکانی قۆز لێ سەرێ میرەسێ چیسەڵان و ئافان هاوسەیە لە دەوروبەری ئەم ئاوایە چەندین چیا هەڵکەوتۆ کە بریتین لە ئاغاسووری چووکە ئاغاسووری گەورە کۆگان شیوەقوڵ و چەند چیای دیکە لە ناو و لە دەوروبەری ئاوایی زۆری کانیاو لێە وەکو کانی خیزی کانی شیوەقوڵ کانی قوڵە مشکێ و کانی فارسان هۆی نێودێرکردنی کانی فارسان بەو نێوە ئەوە بۆ کە تقریبان 40-50 ساڵ لەمەوبەر دەستەیەک فارزمان هاتوونە ئەم ناوچەیە و لە جیایەک بە نیوی کەتیرا کە بە کوردی پێدەڵەن گوێنی دەگەڕان ئەم ئاوایە ئاسەواری مێژوویەکی تایبەت کە تۆمار کرابێ و ئی سەردەمی دەسەڵاتدارێک بێن نیەتی بەڵام وەکی خەڵکی ئاوایەکە باسی دەکەن کاتێک کە هەرزیان کۆڵیوەتەوە بۆ خانوبەرە سازکردن و یا بۆ کاری دیکە لە تەگۆزێشکا و ئەو جۆرە ئاسەواران لێ دیوەتەوە خانوبەرەکان لەم ئاواییە لە قوڕ و بەرد و میچەکانیان لەدار سازکراوە و لە ڕابردووە تا ئێستا ئاڵوگۆڕێکی تایبەت بەسەر خانوبەرە سازکردن لەو ئاواییەدا نەهاتۆ. لەم ئاوایە گۆڕستانێکی قەدیمی بە ناوی گۆڕستانی زەڕە لێیە کار و پیشەی خەڵکی ئەم ئاوایە وەکو زۆربەی ئاوای نشینەکان ئاژەڵداری و کرێکاری و وەرزێڕی و کشت و کاڵە ئێستا لەگەڵمان بن دەچینە ناو ئاوایی ئاغا سوور تا لەگەڵ خەڵکی خۆشەویستی ئەو ئاوایە زیاتر ئاشنابین فەرموون. لە خزمە شۆڕای بەڕێزی ئاوای ئاغا سوور داین داوایان لێ دەکەین خۆیان بناسێن و بڕێک باسی ئەو ئاواییەمان بۆ بکەم زین چەند بنەماڵەیە و چەند کەسی لێ دەژی کاکە جان سەلام عەلیکم. وعەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵاهی بەخێرێ. زۆر سپاس دەکرێت خۆتان بناسێن کاکە. ئیبراهیمی حەبداڵی شۆڕای ئاوای ئاغا سوور. کاکە دەکرێت باسی ئەوەمان بۆ بکەم زین چەند بنەماڵەیە چەند کەسە؟ 23 بنەماڵەیە 266 نەفەریش جەمعیەتی هەیە. چەند ژن و چەند پیاو؟ وەڵا ژن و پیاوەکەی ناسەڵ. خوێندەواری چەندە هەیە؟ وەڵی جا ئەوانەی کە جوانەکان هەموو خوێندەوارن و قەدیمەکانیش سەوادیان نییە. ئیمکاناتی ئێرە چێ ینی مەدرسە و شە چی هەیە؟ وەڵی مەدرسەکە ئەوە مەدرسەکەمانە مەدرسەمان نییە مزگەوتەکەمان وەزعی خراپە مەیدانی فوتباڵێمان نییە ئەوەی هەمانە برقمان هەیە تەلەفۆنمان هەیە ئاومان هەیە دەنا مەسلنەوە ڕێگا و بانەکە بۆ خۆتان دیتوتان کاگە بەخشداری غەلیفانێ بێژەن فەڕ گوێی لێبێت لەو قسانە یانی بەوانە کاتۆ جارەکەی بۆ مەماشتووە ئەمان هیچ ماشێنێک دەرنایە هەتا ئەومین و بە زەمان کە ڕۆیەوە خوارە بچین ڕێگای بە تاقین و منداڵان بەرینەوە مەدرسەی حاسێ بۆ ماڵ و پیاوی ئاغا سوور تا شەوێ بۆمان نەهاتۆتەوە دەرێ. ینی لێرە مەدرسارەوەتان هەیە و منداڵەکان لێردا دەرس دەخێنن؟ هەر ئەوەی دێرەدا دەرسێ دەخێنن جێگاشمان هەیە دا ئەگە خێرخایەک پەیدا بێ
جێگا مەدرسەمان هەیە داومان یان زەمین و هەیە دەتانێت زمینمان هەیە دەمە داوامان لە مەسئولان هەیە کە لێرە مەدرسەمان بۆ سازکەن. ئاغای عەبداڵی سەرڕاوی امکاناتە کەمەی کە دەڵێن لەو ئاوایە هەیە و ڕێوبانی ناخۆشی هەیەوا هەبووە لاوێک یا منداڵەکان وابن چوب نە شاری دەرسیان خوێن بێت چەند نەفەرن. بەڵێ جوانەکان ئەکسەریەتیان لە شاریان خوێندووە زۆریان جوانەکانی دێرە زۆریان لیسانسیان وەرگرتووە کەساتی پێشکەوتیان تێدا هەبوو. بەڵێ زۆر لەحانەکانە بۆ نمونە برازدایکی خۆم بە نێوی زانیار دکتۆرایی وەرگرتووە لەحانەکانەوە ئیمتحان دەدا بۆ دکتۆرایەکەی وەرگێت چەند ساڵان فۆق لیسانسەکەی لە ڕشتێ وەرگرتووە. دەرزیانی ئیبتدای دەورانی ئیبتدایی لێرە بووە بۆ درێژەدانی دەرس تاژ ماڵە بابی هەر خەڵکیێرەنە هەر خەڵ لێرەنە ئیبتدایەکەی لێرە خوێندومە باقیەکەی دی لەم هاباتێ درێژە بخێندنێدا و گەیوەتە ئەو جێگایە بەس بنە ماڵی خۆیان لێرەن و فقط بۆ دەرس خوێندن چۆتەوێ. بەڵێ بنەماڵەکە هەر لێرێ و بۆ خۆی بە ئیدامەی تەحسیل چۆتە شاری و بۆ ئەو جێگانە چوە. ئەدی ئێستا چی ئێستا ڕێوبانش کە هەروە ناخۆشەوە هەیە بنەماڵەکان منداڵ بنێرنە ناو شار کە دەرس بخێنێ ئەوەی ئیمکاناتی هەبێت و بودجە تەقەزا بکە بەڵێ زۆرن ئەرەوەڵە زۆرن لە حانەکانە لە غەلیفانێ دەخوێنن 4 منداڵ 5 منداڵمان لە شەبانە ڕووزی غەلیفانێ دەخوێنن و ئەوەی کە ئیمکاناتی مەخصوصەن کچەکان مەجبورن ئەگەر لێرە ئیبتدایی لێرە تەوا بوو دەستان پێڵ دەگرن چون لەو نزیکانە شەبانە ڕووزی وانە و ئیمکاناتە نەڕەخساوە کچەکان ئیدامە تەحسیل بدەن. ناتوانم بۆ خۆتان داوا بکەن وا بێ ئیمکاناتە بێ بۆ ئێرە یا مەدرسێکی ڕاهنەمایی دەبیرستان حەدیاقل کچەکانی شتان درێژە بە دەرس خوێندن بدەن. وەڵڵاهی داواشمان کردو حولیشمان بۆی داوا مۆر و ئیمزاشمان بۆ خڕکردوتەوە حەدیاقل لە یەک دانەی لە ئافانی دابنێن مەدرسێکی ڕاهنمایی ئەگەر بۆ هەموو ئاوایەکان ناتوان دایبنێن داوامان هەیە لە ئافانی دایبنێنەوە منداڵانە کچەکان مەخصوصەن کچەکان دەست هەڵ نەگرن لە خوێندنێ بچن لەوێ ئیدامی تەحسیل بدەن. هیوادارم کە ئاوایی ئاغا سووریش وەکو زۆربەی ئاوایەکانی دیکە مەدرسەی ڕاهنەمایی و دەبیرستانی بۆ بێ و مناڵە ژیرەکانی کە دیارە زۆری ژیر و تێگەیشن و مناڵ ئازیزانە لە دەرس خوێندن نەمێنەوە دەست و خۆش بە کاکەجان. مەمنون خواهش دەکەم زۆر بەخێرن سەر چاوم. زۆر سپاس. سلام علیکم کاکەجان. بەخێری سەرچاو مەمنونم. چاو خۆش بێ زۆر سپاس دەکرێت خۆتمان پێ بناسیێنی. بەڵێ خدمەتدام ئەم شوانە ئەم شۆتە مازەمپوورە خەڵکی ئاغا سووری. کاک شوانە ئازەمپور تەمەن و چەندە کاکە؟ وەڵا 29 ساڵم. 29 ساڵ زەماوەندی کردو؟ بەڵێ ئەرێ وەڵا منداڵێکیشی کەڵشم هەیە. چەند ساڵە؟ وەڵا 1 ساڵە. خدا پێتان بێڵێ ئیشەڵڵا خدا پێتان بێڵە. خەریکی چ بوون کاکە پێمە فوتباڵ و دەکردوە؟ فوتباڵ دەکەین بەڵێ. شرایەتێکی زۆر خراپ و ناجوورە. سەر و بەفرە و فوتباڵکردن ماشەڵڵا. ئەدی کاکە چۆنە لان خەریکی فوتباڵکردن کارونێ لەدی؟ وەڵاهی تقریبا نیڕوانە کەمێک بێکارین. بانانە خەرکی زیندەوار و کاری خۆمانی نیڕوان بێکار. کارتان چ لێرە؟ هەر زیندەوار بەخۆ دەکەین. یعنی دەستانان دامداری. پس زەنابیشتان لێرە خەریکی وەک شێک بڵێن ئاژەڵداری و دامداری وانە وایە؟ هەڵ ماشین خەتم پێ مسافر کەشە دەکەم هانیشکە ڕێگامانی ڕێگا گیراوە دەگەڵ منداڵان فوتباڵ دەکەم. لە پەناو کارەدا ینی بزگەلەوەی کە مەسەڵەن خەتی ئاوایی ئاغا سوور بە مەهابادن کار دیکە چ دەکەن ینی وەختایەکی وەکو ئەلان کە بێکارن مەسەلەن ڕێگا گیراوە یا دەزان ڕۆژێک کە مسافر نێو ناس نەشاری. ئەگەر هایم بێ و کشاوەرزی زستانانە شەریکی ئاژەڵدارین. زەمینی خۆتانە؟ بەڵێ ئەرێوەڵە. چەند هێکتار زەمینێ؟ بەخوای کەمێک دوانێت 4-5 هێکتارێک دەبێت. چی لە دەچێنن؟ گەنم جۆ هەرەوەندە. بەرهەمی چاکی دەبێ؟ نەوەڵە. ئەی زمینێکی سڕ و ویشک و بێ ئاو. دەیشەڵا خدا ڕزق و ڕۆزیتان زیاد بکە ڕەبی دەست و خۆش بێ مزاحم. داواشمان لە مەسئولان هەیە بەرپرسان بەتایبەتیوانێک کە شتێکیانە دەستدێ.
لە نێو ئاوای ئاغا سووردا بووین لە حاڵ و توێش پێکەناندا بوون و بەرامەیەکی زۆر خۆش هات پرسیارمان کردیانە خوشکە عزیزانە خەریکی نانکردنین هاتین و توژێکیش لەگەڵوان پێک بێنین خوشکە جا ماندوو نەبنەوە دەستت خۆش بێ سڵامت قوربان و مەمنون ماندوو نەبن لە شو ساڵ خۆش دەت چاکت بکەن زۆر سپاس خوشکە جان دیتم کە خەریکی نانکردنن وایە دێر نانەوەخانە نەبوو کی پرسیمان نانەوەخانەی لێنەوەیە هەفتەی چەند جار نان دەکەن بە هەفتەی جەلێک هەفتەی جەلێک زۆر نان دەکەن چەند نەفەرن لە ماڵدا تەپازە شازدەک دەبیت یازدە پس هەر جارێکە نان دەکەن زۆر لەوەنا وەکی بزانمانەکە کەروە هەڵچنێ بەش و دەکاتە ئاخری هەفتە بەڵێ ئەدی کولێرە سازکردن چی کولێرش ساز دەکەینەوە لە بە شیر وشتی و کاخڵە تێ دەکەین و ڕشکە تێ دەکەین ئاردەکە لە شار دەیکڕن یا ئەدی خوشکتانە نۆخانمانە ئەوە کچمەوە بکمەوە ماشەڵڵا خدا لێکوونەکە لیم نایەتەوە بکووە بێ والله ماشەڵڵا جوان دیارن لێرە هاوکاریەکتر دەکەن یای بە هەرە وەزنانکردن وا بێت چەند نەفەر لێک خڕبنەوە بۆ هەرجارە بۆ ماڵەکانان دەشکەین جەلجەلە ئەدی چۆنەوە ڕۆ وا لەگەڵ فقط ماڵە خۆتان خەریکن جاوانی ئەو کچەمە تیاریدەم زەماوەندیان کردەوە خانمکستان دێدا میر کردووە ها لە نێو دێدا شکی جاماندوو نەبێەوە خالبوو ساغ بێ ئیشەڵڵا زۆر زۆر سپاس پالەگەڵ ئەو خوشکەش قسام بکەین دادی جاماندوو نەبنەوە کارم جان باشی سلامەتی زۆر سلامەت قوربانینگۆ زۆر زۆر سپاس دادی جان نێوتان چێ مستانی حەبداڵی دادە گوڵستان گیان ماندوو نەبن قالبوو ساغ بێ لەگەڵ خانمی دایکتان قسم کرد کتێوە قسەکە ماتۆتە لە نانم لەگەڵ دەکاوای دی بە دەستە خوشکەکانی نەکتووە بەڵێ وەڵا هەموو جەرەگەنانیان کرد هەفتەکەرتێک دێمە یاریدان پسەم جاکەنانیان دادە بەشی ماڵە خۆشتان دەبێەوە یا لە ماڵە خۆتان تەنووری ماڵە خۆشمان دەکەین لە ماڵە خۆشمان تونندوریشتمان هەیە لەگە ماڵە خەزورتانن بەڵێ مناڵ و هەیە ئەرێ کچێکم هەیە خدا پێت بێڵێ ئیشەڵڵا نێوی چییە؟ سەحەری قەرەواشت سارخانم چێ هانە؟ ئەوتانی سلام سەحەری گوڵ چۆنی بۆ قوربان چەند ساڵی سەحەر؟ حەوت ساڵ دەچی مەدرسە؟ بەڵێ کلاسی؟ ئەوەڵ سەحەر خانم شێر دەزانێت بۆ مام بخێنێتەوە؟ نەوەڵا و نازانی لە مەرزەی فێرو ناکەن؟ نەوەڵا دەی باشە بە قوربان دەستت خۆش بێ ئەوەش بووکی خانمی دایکتان نێوی چ بوو گوڵستان خانم؟ ئەوەش بووکی دادەمرێم دادەی جا ماندوو نەبن قوربان چۆنی خانم گیان باش سپاسی دەکەم سلامت بی قوربانینگۆ دادا کارە پێی دەڵێن تیر لێدان وایە؟ بەڵێ ئەرێ وەڵڵا دادا لەگە ماڵە خەزورتی؟ ئەرێ وەڵا دەگەڵوانم پێکەوە دەسازێن؟ بەڵێ مناڵ تێ دادا؟ ئەرێ وەڵڵا بینۆکەری تو خدا پێت بۆ منشڵە تەمەنات چەندە؟ بەڵێ تەمەنات بەڵێ وەڵای چەند ئەو ساڵ ئەوڵەوە کشیان پێنجم شەشمە تقریبان 11-12 ساڵ و 7 ساڵ وایە؟ ئەرێ وەڵڵا دە خدا پێت بێڵێن ئینشەڵڵا دادا بانە ساعت چەند هەڵدەستن بۆ نانکردن؟ وەڵڵای جا تا هەڵدەی دێگاڵ دەستن دێنە بەرنانی دەبێت هاویرەکە ساعت چەند دەشێلن؟ چون وەکی بزانم دەبێ وەختی بۆ دابنێن تا هاویر هەڵە نوێ شەوێت وڵا دەشێلین تا بەیانی دەی هەڵنەوە وایە؟ بەڵێ ئەرێ وڵا تا بەیانی لەوێ دەبێ بەیانی ژێ نەبەری ئەدی دادە و تەندورە دوایە کەنانەکەتان کرد غەزاشی پێساز دەکەن؟ نا وەڵڵا بۆچی خۆ غەزای نێو تەندور زۆر خۆشە؟ وڵای چزان پێی ساز ناکەین و بۆ دەڵەن زۆری کوڵین دەوێت سەردانی دەوێت زوو لەسەر گازەکەیەوە سەرینە نا؟ وڵای نەوەڵاتی نوشتی نامێنی بۆی نابێت تێشی لەسە سازکەی چۆن ئەدی ئەو ماڵانێک کە لە ئاوایی چێژ بە تەندور ساز دەکەن چۆنە ینی دەبێت دووبارە دایخەنەوە تەندورەکە؟ ئەوە داریۆ بەردەدەنەوە دەی باشە دەست و خۆش بێ خالبوو ساغ بێ ئیشەڵڵا ماندوو نەبنەوە لەسەری زنتا من نانێکی گەرمیش بخۆم جازەیە؟ ئەرێ وەڵڵا دەست و خۆش بێ خۆوەرە بخۆنانی دەست و خۆش بێ مەمنون
سلام کاکەی جان ماندوو نەبنەوە. سلام سەرچاوم بەخێرن. چاو سلامت بێ. دەکرێت خۆتمان پێ بناسێنی نێوتان؟ کەماڵی محەممەدپوری. کاکەماڵی محەممەدپوری. تەمەن و چەندە کاکەمە؟ وەڵا لەوانەیە 35 ساڵ. 35 ساڵ؟ کەمێک زیاتر لێ دیارە. چەند ساڵم قەیدە ناکە. 5 ساڵ؟ پیرم کرد بە زۆری. ناوەڵا کاکەی جان بەڵام ڕخسار و برەک زیاتری لێ دیار بوو خەڵکی لادێ ئەکسەرەن جوانتر دیار دەکەن. دڵی خۆشە پیر نابێ. دڵ خۆش نێ؟ بەڵێ وەڵا خۆ الحەمدە دڵ خۆشە باشە خراپ نین ماوین و. الحەمدولیلا زەماوەندی کردووی کاکە؟ زەماوەندم کردووە. منداڵی شوێ؟ سێ قەڕەواشتمە. خدا پێت بێڵ ئینشەڵا تەمەنیان چەندە؟ وەڵای تەمەنیان چیان 12 ساڵێکیان 6 ساڵە یەکشان 3 ساڵە. دەمانگە دەمانگ وڵام دەمەڵم. خدا پێت بێڵ ئینشەڵا دەخێنن کچە گەورەکانت؟ وەڵا ئیسیان ناخوێنن. بۆچی؟ تەوا بۆ لێرە مەدرسەش ڕەهنمایشی لێ نییە. یانی تا ابتدایان خوێندۆ دەستان هەڵگرتووە. نەتان دەتوانی بیانێرنا یا شاری یا پێما بێ لە غەلیفانیش مەدرسە ڕاهنمایی دەبرستانی لێوە؟ نای کچانی لێ نییە. کچانی لێ نییە؟ ناوەڵا لێ نییە. هەری کوڕایان لێ خۆ کچیش بە غەلیفان نابێ. لەگە خاوگا شتی لێ نەبمێنەوە؟ ناوەڵا دڵم نابینێرم. حیف نییە ئەوە ناخێنن. کەس نییە لێو منتخی کەسشی لێ نیە دەگەڵی پسێ بێتەوە. تەقە نەفەری خۆماشێ بۆ نەفەرێکی ناتێرە. کاکە باسی ژیانی ڕۆژانەتمان بۆ بکە بەیانە ساعت چەند هەڵدەستن چ دەکەن؟ هەڵدەستی. دێین دەبەری دەکەین مەڕی دەبەر مەڕی دەکەین دوا دێین بەڕخەکانی تێبەردەدەین دووبارچین فاقەکەی دادەگرینەوە دەینەوە نەهار دەبەری دەکەین و مەڕی دوا ئاوی دەدەین دوا دەڕێن بۆ نەهار. دوا دەڕۆنەوە ئەلی پاژنۆژان. پاژنۆژانیش ئاوا بڕێکی سڵعاتی دەکەین دوا دێینەوە تێی بەردەی مەڕەکەی دەگەڵ بەرخان دوادای دەکەینەوە. تقریبا تا ساعت چەند دوانەوە پێدەچێت تا لای بانگ و شێوانوانەوە پێدەچێت؟ وەڵای دەمانێت تا ساعت 5 مان پێ بچێت. تا ساعت 5 ئەو دەم دەستنەوە ماڵی دی کاتی سیاحەتکردنتانە؟ بەڵێ. ئەدی شەوانەت دەکەن شەوی زستانیشە شەو درێژە لە داری وا دادەنیشین لە خڕێن و جۆراوێنە دەکەین ئاوا سەری ماڵان دەدەین جیرانمان و یەکدر بەسەر دەکەینەوە دەنایستی وەڵا. سلام دایجان ماندوو نەبنەوە. خۆ چوین خوشکی چاکی بێنڕەتی بە کەیفی سلامت بوو یاخدا. دادەجان دیتم خەریکی کارکردنن ماندوو نەبنەوە یاخدا. شاکەت بە بکار ڕەحمەتی خوڵات لێ بێخوا میوانی دادی خۆت بە و قوربان چای من دادەجان سپاس. دادەنگۆ ڕۆژانە لێرە بەچێوە خەریکن کاری ژنەکانی ئاوای چیە؟ ژووری و بە منداڵی و بە نانی و چێشتی و بە هەویری و نانەوەخانێکشن بۆ بێنن بووکەکەم گلیان لێمە. نانەوەخانەتان نێ لێرە بۆ خۆتان ناین دەکەن؟ بە خوڵام ڕۆژە لاقییان دێشی دەستیان دێشی و دەڵەشی وەندێنن؟ ئەدیدادا کارەکان لێرە دابش دەکرێن یای مەسان فەرزەند بووکەکان کچەکان کارێکی تایبەت دەکەن دایەکانی بە سن و ساڵین گۆ زیاتر چ دەکەن؟ ئێمە ئەگە پیر بووین مەسەڵەن دەتەمەنیەوە داژنەکانی دەتەمەنیەوەدا زیاتر چ دەکەن لێرە؟ وەڵای مەشک ئەوە دەچنە مەڕی و دەچنە مانگای دەکەن و جێ دەڕێژن و دەچنە کەنگرێ و دەچنە ڕەواسان دەچنە پینگێ و دێنەوە. بووکەکانی زیاتر کاری ماڵێ و منداڵ بەخێوکردن ئەرێ وەڵڵا یەک منداڵی یەکش منداڵی هەیە. خدا پێت بێڵن ئینشەڵا. دا لە ژیانی ئێرە ڕازین لە ژیانی ئاوایی ئەوەی کە لێرە دەژین یا مەسەن پێتان خۆش بوو وەکو زۆربەی خەڵک مەسەن لە شاری ژیابان ئەلحان ساڵان ناڕەحەتی یاوێ بوون بڵێ ئەو ساڵ ناڕەحەتی ئەو ڕێینە دەچێ شاری وەلی ماشینەکە دەخڕە دەمێنی دەبەفرێ دەمێنی ئیسفالت نێ؟ کچێنە وەڵڵا
دەزوو وانە کەن و دەیدە ئەو جلەکانەوە خلاص بوو ئاوێن بۆ وانەکە ئاون بوو هاتووە برقن بۆ هاتووە ماوین بەڕێ و بە نانەوەخانەی بەڵا نانەوەخان بردێن توخڵە دا لێرە نانەوەخانە هەیە یا بۆ خۆتان ناین دەکەن لێ نییە یەک گاگەش لێتی میسی لێتی وانەک لێتی حوڵا کوردنا ئەو نیوە هیچی لێ نییە لە وەز ئارازین یا پێتان خۆش بوو نانەوەخانتان هەبێ وڵای پێم خۆش بوو کە نانەوەخانە هەبێ بەخڵای بکەم دەڵێ نانەوەخانە نەبێ هەڵدێم ئەخدا تام و چێژی نانی کە بە تەندوری دەکردرێ زۆری فەرقە لەگەڵ نانی دەستگایە ڕازی نیم بەوەی ژیانوت بام قسەش بکەم بابادەم بەعاشتی پێخۆش بوو بە پیلیان بۆ دەرنا ئەکە دەسەڵاتت نەبێ دەڵێ چی بەڵام ناین تەندوری خۆشرە قبول بکەین دەی دەڵێ نایکەم ئەوە تا بکەشم وها دەڵێ نایکەم بۆ خۆتان ناتوان نانی بکەن کشێناڵە بخۆم پێ پڵۆ تازە نانم بۆ دەکرێم فەقیرێ هەر لە ساغ بن ئینشەڵڵا تەمەنت چەندەدا وڵی نازانم سجیلەکەم و لە ژوورێ چوزان تەمەنم زای چەندە وڵای تقریبن ئەگە قالم ساق بێت ژحێڵم ئەگەر نەخۆشی بووم پیرم بەس دڵ و جوانە ماشەڵڵا چەند منداڵ و هێدا وڵام نەشتمەوە چوارمە بووینە ناڵە شەش دوو مەحەمەرە خوددایان کردو لەحانی شوارم ماون خدا لەیان خۆش بێ ئینشەڵڵا کچن یا کوڕ وڵایە چوارم کوڕنە لەحان کوڕەکەم بردووە کچێکم بردووە زەماوەندیان کردو ئەوانی کە ماون ناڵەکەم بێژنە سیانی بژنیان هەیە نەوەشتان هەیە کچێڕ نێوکی ژحێڵم هەیە وەک زێڕی قەلافەتی تودا خدا پێت بێڵێن ئینشەڵڵا و کوڕۆشتان کە ژنینێ ئینشەڵڵا هەستی زووتر خدا ژنێکی باشی نەسیب بکە ببێتە بووکێکی باش بۆنگۆ ببێتە بووکێکی باش بۆنگۆ کە مەجبور نەبن داوای نانەوەخانە بکەن کە لەوێ نان بکردرێ دا پێتان خۆش بوو لە شار ژیابان ئەمە ئەرەوەڵە لە شاری شارم پێخۆشنی ئاوەکەی بۆ گەنی ویلێتی وایەنە تو دین دوایە پەژیانی دێتان پێخۆشرەوە ئەوە ئاوێ شێرێ و ئەوە شیرەکە لە ژوورێ و دوو شێرن لە تێوی لێنە و ئەوە خۆشە لەگەڵدا ئامینی خۆشەوی ساتینە خزمەت مام حەوڵای مێردیان بزانین مام حەوڵات قسایەکی پێ بۆ مام باس بکە بزانین ژیانی مام حەوڵا لە ئاوای یاغا سوور چۆن تێپەردەبێ مامەجان سەلام عەلێک ماندوو نەبنەوە سەرچاوم چاوت خۆش بێ زۆر سپاس خەریکی چ بوون مامە وەڵای خەریکی پاتاڵ و ماتاڵ و حەرز بە خزمەت دەکەم حەوت بوو کومێناون و دەڵێ چی حەوت بوو کوێناوە ماشەڵڵا هەر حەوت لە کنتن ناوەڵای زۆریان ڕۆون بۆچۆ ڕزوو کەوت و مێردیان کردووە بووکەکانت مێردیان کردو تاقیان داون تیزارم ئەدەم بووک بەچی دەهات بە سواری بارگینیان سواری بارجین ئەگە سەرما و سەخڵەتیش باوەکووەلان وەڵای کرۆش کردەوە سواری بارگین نەکرد ئەدی داوەتەکە لە چۆ دەبوو لاو دەشتێ و بەری دەبوو دەشتیە بەچۆ هەو لەهۆی لە جێو ماڵانە دەی ماما بڕێکی دیکە باسی قەدیممان بۆ بکە شەوانە مەسەلەن چوو دەکرد شەوی زستانان کە شەو درێژە چوو دەکرد لە ماڵە خۆ بە تەنیادا نەدەنیشتنوە ئەمە دەست و ماڵە جیرانان و ماڵ دوێن جیران هاتنە ماڵەمە و لە نێو ئاوای یاغا سوور لە خزمەت ماماغایەکی خۆشەویست داین مامەجان سەلام عەلێک ئەلەیکە سەلام بە خێرێ سەرچاو چاو سلامت بێ زۆر سپاس حاڵت چۆنە مامەجان وەڵا زۆر چاکم خۆتمان پێ دەناسەنی ماما بەڵێ ئەمن خدری مەحەممەد پوری خەڵکی ئاغا سووری ڕوستای ئاغا سووری مە تەمەنی چەندە ماما 50 50 ساڵ بەڵێ بەش نازلامە یا بە هەموو شتێکەوە
50 ساڵم بەس وەلە دیێرن ماما وەلە دیێرم بەس وەلە دیێرن ماما خانمەکەتان ماوە خێزانتان ماوە خانمەکەم ماوە جعێڵە چەند منداڵ هەیە 5 هەیە کوڕنیاکەت والله 6 هەیە 5 کوڕ کچێکم هەیە 5 کوڕ و کچێک خدا پێت بێڵن زەمانیان کردو دوان کردویانە کوڕەکانی بەڵێ بکەکان لەگەڵن بەڵێ یەکم دەگەڵە ئەوی دیکەش زۆ بۆتەوە لە شاری یا لێرە لە شارێکیان ئەوە تا لێرێ شغل و کار و پیشەوە چێ مامە بخۆتان کار دەکەن یار کوڕەکانتان کارە دەکەین و مەسەلەن ئەوە پاتاڵ و ماتاڵ و حیوان و شتمان هەیە و بەوی و مەسەلەن بۆ خۆن ئەوە کاری کەشاوەرزی و مەساوەزی دەکەین و ینی ئێستاش کە فەسل زستانە ینی بانان هەڵدەستن خەڵکی خەریکی ماڵات شتەکە دەبن بانان هەستی مەسەلەن زیندەواری تااقەتکەی و مەسەلەن بەرخ و مەرخی مەڕی تێ بەردەی و بێوە جادوانان و چای بخۆی و هەرێەوە مامە دەزانین گۆرانێکمان بۆ بە خودای نازانم دەنا وام تێڵ دەکرد ئەمما نازانم لە خۆڕە بەشیا بڕچوونێ کەس پێشک نایە گۆرانێکمان بۆ بڵێ ئێستا ئەو کوڕمە کوڕی خۆمەوە دێ دەڵام گۆرانی بڵێ کوڕی خۆتان دەکرێت بانگیکەن بێن دەوەرە کوڕە گۆرانێکی بڵێ سەلام عەلەیکە دەجان چۆنی باشە لەم لە خاویش دەکەم ئەمن سیروانی محەممەد پوری خەڵکی ئاوای ئاغاسوور الله تەمەنم 31 ساڵە ناوەڵا دووەم دانەمەم خاویش دەکەم دەکرێت گۆرانێکمان بۆ بڵم پێمە بابستی دەنگی خۆشە بخۆیان گۆرانیان بۆ نەکوتین واللهی لە بەرڵی جەماعەتێواکی دەڵام دەنا زۆر لە مێزە لەو ڕێبازی دوورکەوتووە لە قیسمەم بای صبح ئێوەوارن لە قیسمەم بای صبح ئێوەوارن دەبێتە گۆڵ شانگ سەیرانگەیارایان سەیرانگەیاوارن ئەی ماگ منەوە تۆ هەردووکەنەوەردین هەردووک ژیرۆندای یەگای ساواردین یەگای ساواردین تۆ وێڵ و ڕنگ زارد باسمانە وایە و منیژ دەربەدایار بە شاراناوە ماڵمان ئایان بەیار ئایان بەراجانە چێمنی کۆشتاوە دۆل بەراو ماڵمان ئایان بەراجانە چێمنی کۆشتاوە دۆل بەراو بازاسنێوم پێدەداژانە بابرۆیان داڵێ وەراو بازاسنێوم پێدەداژانە بابرۆیان داڵێ وەراو نەسری نایام ڕۆیە نایاورۆزاژانە هەیەستە بچینە سایرانێ و نەسری نایام ڕۆیە نایاورۆزاژانە هەیەستە بچینە سایرانێ و غەمی دایک و باوکم نیاژانە لێم بەزێمەوە جوانێ و غەمی دایک و باوکم نیاژانە لێم بەزێمەوە جوانێ و زۆر سپاس دەنگن نەرزە یا ڕەبی دەست و خۆش بێت
لە ئاوای ئاغاسوور لە ماڵە مامکەریمی خۆشەویستین دیتیانی کە بەیسلا خەریکی گزارش دەبستکردنوانەی فەرمیان داین بۆ نەهارێ ئەوڕۆ مزاحمی ئەو ماڵە خۆشەویستە بووین سیفرێکی زۆر جوانیان بۆ ڕازاندوینەوە خاسوونەکانی ئەو ماڵە کە پێما بێ دەبنە کچبووکەکانی کاکەریم وایە کچبووکتانن خدا پێتان بێڵنی شەڵا سیفرێکی زۆر زۆر جوانیان بۆ ڕازاندوینەوە بەڕاستی دەستیان خۆش بێجێەوە خاڵی لەگەڵ مابن قەرارە دوای خواردنی نەهار و توێژێکی تایبەت لەگەڵە بنە ماڵە خۆشەویستە پێک بێنین. هەر وەکوتە مەوڕۆ بۆ نەهار میوانی ماڵە مامەکەریمی خۆشەویست بووی میواندارێکی زۆر گەرم و گوڕان لێکردی مامەی گیان دەست و خۆش بڕەبی ماڵوەراوەدان بێ ماڵۆژاوەدان بێت. زۆر سپاس کاکەی گیان ئینشەڵڵا کە میواندایتان هەروە گەرم و گوڕتە ماڵتان هەروە ئاوا بێ. کاکە تەمەن و چەندە؟ نزیکەی 55 ساڵ. 55 ساڵ تەمەن درێژ بن ئینشەڵڵا. بەلەدیە واواییەن؟ کاکە زەحمەت نەوێ باسی ئەو ئاواییەمان بۆ بکەن کە دەڵێن وەلەدیەنە پس دیارە دەورانی منداڵی و لاوەستیشتانە لێرە تێپەڕ کردو باسی و سەردەممان بۆ بکەنە و دەم ژیان چۆن بوو ئێستا ژیانی خەڵکی چۆنە؟ ژیانی ئەو دەمی وەگەلحان نییە ئەلحان ژیانی حان خۆشترە ژیانی ئەو دەمی کارن دەکرد دەچون یادرو نشتی بە مەڵغانی دەماندرو بە شەنی خڕن دەکردەوە باقەن دەکرد و دوا ژوانەکەن دەکرد خڕن دەکردەوە سەرێک و بە ئێستر و مای نیشتی جێرن دەکرد و یەکسەریشە بوو بەوی دەمان کێشا و دەمانهێنا کردە قۆری بەس لە لەحاز ئیمکاناتەوە ئێستا خۆشترە وایە؟ ڕەحانەکەنێت تەراختۆنەوە ئەرزت دەکەم لاوێردێ و بۆ جوورەکەوانەکانە ئەلحان زیندگی خۆشت. ئەدی نێوانی خەڵکتی ئەو دەم خۆشتر بوو یا ئێستا وەک قەدیم هاتو چۆماوە خەڵک وەک قەدیم برایەتی یەکتر دەکەن؟ نەوەڵڵا وەک قەدیم نییە قەدیم خۆشتر بوو. قەدیم چ دەکرد مەسەڵەن خڕدەبووینەوە شەوێ حالم لێگوە خڕدەبووە جۆ لابێن و ڕۆژێ خڕدەبووی لەسەر بانشتی مێشێن و دیشتی وا دەکرد مەپرسە بەڕاحانەکەینەوە گەو دەمێنە ئەلعانەکەینە کابرەوە لە ماڵ خۆی دانیشتەوە تەلەڤیزیۆنی هەڵکرد و تەماشای تەلەڤیزیۆن دەکات و بە خوددا ئەلحانەکەین زۆر منداڵێ و دێی 12 ساڵشە نازانم نێوی چییە. یان ئێستا کایەکانی کوردەواری کایە کۆنەکان لێرە نەماون کەس یاری ناکە؟ نەماوە ئەو کار کۆنەکان نەماوە. ئەدی خەڵکی ئێرە دەچم بۆ چۆستان یا هەر لە ناو ئاوای دەمێنەوە وەرزی هابینەوەنە؟ مەڕشتەکان دەسی دەنا بخوا هەر لە نێو دێنە ڕۆژێ دەچن دەیدۆشن و دێنەوە. لە خزمەت کاکە ڕزای خۆشەویست داین کوڕە گەورەی مامەکەریم کە ئەوڕۆ میوانی ماڵەوان بووین کاکە جان سپاسی ئێوەش دەکەم بۆ میوانداریتان. بەخێریان سەرچاوم خزمەت دەمەواتە خزمەت داین. زۆر سپاس کاکە جان تەمەن تا چەندە؟ 31 ساڵ. زەماوەند و کردو؟ بەڵێ لە خدای بەزێت بە کوڕە کچێکیشمەیە. خدا پێت بێڵن یا ڕەبی لەبەر سێبەریان بحەسەیەوە ئینشەڵڵا. کاکە دەرس و خوێندوویەوە؟ بەڵێ دووەمی ڕاهنەمایی. تا دووەمی ڕاهنەمایی درێژەتان پێ نەداوە؟ نەوەڵڵا. چۆنەکە درێژە و پێ نەداوە پێتان خۆش نەبوو یا نەگونجاوە؟ وەڵاهی نەگونجانەکەی دەگونجا ئەڵبەتە بخۆم ڕێک لە دەرسەکان تەمەڕ بۆم جێبەجێنەوە. یان ئێستا بگەڕنەوە ڕابردوویەوە دەرس ناخێنن هەروە 10 ساڵ دەگرن و درێژە بە کاروبارێکی مەسەن ناواوایی دەدەن یا حەستان لێ دەرس بخێنن؟ ئەگە بگەڕمە بۆ دەمی وەڵا پێمانێ وەلی بتوان بسمە سەرکارێکی لاسە بۆ پاشە ڕۆژێکی وەکەوە ڕۆ بەکارم بێت. ئێستا چ دەکەن لە ئاوایی؟ یاردەی با مودایکم دەکەم بۆ مەڕ و ماڵ و کارشتی بەندەنیان بۆ جیادرون و پەسەر لەگەڵ ماڵە بابتان وایە کارتان پێکەوەیە؟ کارمان هەر پێکەوە بەڵ هەر دەگەڵ ماڵەمە. تەنیا کاریەوە وەرزەری یا کارێکی دیکەش لە پەنادا هەیە کە بیکەنوانە؟ کارێکی دامدارێکەیە وەرزێریمان کەن یا ژیادرونە دەگەڵەوەژ مسن کە بێکار بۆم ماشێنم پێ حازت شتی خەڵکی ڕادەژێزم لە شاری بۆ ێرەیە لە شایڕا بۆ شارایندیکە لێرە بۆ شاری ئەو جوورشتان. بەس ئیسلاحان خەتی ئاوایی تا شارن وایە؟ لەوەتیەوە لەوە ئاوایی ینی بەیساڵەوەتیەوە بیرچان دێ کەتان تەمەنمان 31 ساڵە ئاڵگۆڕێکی تایبەت بەسەرەوە ئاواییەدا هاتۆ لەوەندێک کە لە بیریەوە بێ. ئەوەندێکی ئەم بەبیرم بێت تقریبان مدەتێکی لە شاری بووین دوای هاتینەوە ئێرە ئەو مدەتێک کە هاتینەوە ئێرە فەرقی زۆر بەسەردا هات. کەنجە بۆ مەسەن چەند ساڵ لەمەوبەر؟ تقریبا بۆ مدەتەی 15 ساڵ فەرقی زۆرە. بەرحەکسی هەموو دەیە کە جەمعیەتەکەی کەم دەکات و خەڵک بۆ شاری کۆچ دەکات ئێرەوانە کۆچکردنی زۆر کەمە. لە شارستان دەکرد؟ لە شار ئەوەندە کە لە شاری بووین دەچوونە کوورەخانەی
مدتێکی کە لە کوورخانەی بوون پایزان داهاتینەوە مەهابەتی دەبن. ئەی چۆنەکە بڕیار ڕوویدا بێنەوە لە دیێ بژین؟ ئەوە بڕیارەکە بامدایی چۆناچۆن بۆ زۆر وانگ نەکرد. ڕازین؟ لە خوای بەزێت بێرەوەڵە. الحەمدولله. کاکەدی باسی چۆن بڵم ڕێ و ڕەسم جێژنان ساڵی تازە و جۆرەشتانە بکەن لە ئاوایی کە بەڕێوە دەچێ بیرەوەرێکی خۆش لە چەند ساڵی ڕابردوو لە سێزدە بەدەرێک بێ سەری ساڵی تازەیەک بێ. سێزدە بەدە لێرە هەموو ڕۆژی بۆمە سێزدە بەدەرە چون دایمە لە دەرێنە بەڵام ئەوە کە خۆشە لێرە مەسەرەن ڕۆژی حەلاوە مەلاوەی سەعات چوار کە منداڵەکان دێن بۆ شوێ جوانەکانیش خردەبنەوە تقریبان دەچن ئەوەندە بۆمە خۆشە وانێک دەوێ بۆ سەری ساڵی تازەش جوانەکان هەموو لە مەدرسەی خردەبینەوە لەوێ ئاورێکی چکۆلە دەکەنەوە تقریبان 2 ساعت 3 ساعت لێ خردەبینەوە و خلاصی دێ جێژنانەش بۆ جێژنە پیرۆزەی جێژنێکی وەک ڕەمەزانە بێ و قوربانە بێ ئەوە هەموو شوێکی سات هەیە لێرە هەرمەوە. ئەو نەهارە خۆشە و ئەو سفرە ڕازاوە جوانە ئەوڕۆ بەرهەمی دەستی نەشمیل خانم خێزانی کاگرەزاو بوو کە گەورەکەی کاکەکەریم بوو. نەشمیل خانم جان سەلام عەلەیک دەست و خۆش بە خوشکێژیا ماڵواوەدا. سەرەتا بەخێراتتان دەکەم کە هاتم بۆ ئاواییمە بەسەرتان کردوینەوە. نەشمیل خانم چەند ساڵە ژیانی هاوبەشیتان پێکەناوە؟ تقریبا 9 ساڵ 9 ساڵ دەبێت. 9 ساڵە چۆن پێکەوە ئاشنابوون لەگەڵ کاگرەزا؟ لە ڕێگەی خزمەتیەوە. ینی خۆتان هیچ پەیوەندی و پێکترەوە نەبوو؟ ناسڵن. لە ژیان ڕازی دادا؟ شکر بۆ خوارێ وەڵا. الحەمدولله. چەند منداڵتان هەیە؟ 2 خدا پێت بێڵێن ئینشەڵا دەخێنن نیچیان؟ کوڕەکە مەرێ وەڵا. چەندومە؟ دەبێتە پێش دەبستانی. پێش دەمەستانی تەمەەن درێژ بێ ئینشەڵا. ئەوەش خانمی کستانە وایە؟ نێوی چێ؟ ئانیسا. ئانیسا گیان بانگیکیان قسەی لەگە بکەین دەزان قسە بکە؟ تا حد گەرێ وەڵا. ئانیسا؟ ئانیسا؟ نەشمیل خانم ڕۆژانەوە بچی سەرقاڵن خەریکی چن؟ وەڵی کاری ماڵێدی کاری ماڵێ ئەحان کە دستانە زۆرتراوە لە خەریکی مەڕ و ماڵین ئاوالە ئەگەر بەهاریش بێ و وەختی دەچینەوە مەردۆشێ نیشتیوەلە. ئێوەش لەگەڵ خەسووتان دەچن یا هەر خەسووتان دەچێت بۆ مەردۆشی نووشە دێوە زیاتر کاری ناوماڵ دەکەن؟ نا وەڵام دەگەڵ خەسوم دەچم بۆ مەڕی بەیانان دەچین دینەوە نیوڕان کە هاتینەوە دیسان ساعت 3 دەچینەوە بۆ مەڕی. کابانی ماڵە هەرێوە و خانمی خەسووتانن؟ ناوەڵی دشێکیشم دەگەڵا ئەو لە ماڵی خەریکی کارکای ماڵە دەبێت. لەگە خەسووتان نێوانتان چۆنە؟ ڕاست بڕۆن خۆمانە. شکر بۆ خوڵای باشین وەڵا خراپ نین الحەمدولله. الحەمدولله ئینشەڵا هەر پێکەوە تەباوڕە بابن. نەشمیل خانم دەرستان خوێندۆ؟ ئەرێ وەڵا. تا چەندوم؟ پێنجم ابتدایی. چۆنەکە درێژە و پێنەداوە؟ وەڵی ڕاستەکەی ئەو وەختی ئیمکانات شت بە کۆلحان نەبوو بۆیەیدی دەناخۆتان حەستان لێ بوو درێژە بە دەرس خوێندن بدەن؟ بەڕاستی دەتوانین بڵێن لەلان یەکێک لە ئاواتەکانی جەنابتانەوەیە کە بگەڕێنەوە ڕابردوو ئیمکاناتێک پێش بێ کە بتوانن درێژە بە دەرس خوێندن بدەن؟ ئەرێوەڵا بەدڵ پێم خۆشە بۆی کە بتوانم بخوێنمەوەیدی. ئینشەڵا خانمی کستان گەورە بێ بچێتە مەدرسە و ئەو هەلو دەرفەتە بۆی بڕەخسێ کە درێژە بە دەرس خوێندن بدە. دەست و خۆش بێ نەشمیل خانم جان دیسان سپاسان دەکەم. سەرچان زەمەنە دەستایەوەش خۆش بێت بەخێرن سەرچان. دامینجان چەند ساڵ زەماوەندی کردووە؟ وەڵا لە مێژە بابم تقریبان چەند ساڵە؟ وەڵی 26 دەبێ ئەوەندە حەفتا 26 ساڵ ئەوەندە دەبێ منداڵی گەورەتان چەند ساڵە؟ وەڵی بە خودای نازانم تقریبان 30 ساڵ 30 ساڵ دەبێ منداڵی گەورەتان؟ ئەدیێرێ وەڵا ئەوەندە دەبێ تەمەەن درێژ بێ ئینشەڵا. دا هەر لێرە زەماوەندتان کردووە یان خەڵکی ئێرەن؟ هەر لێرە زەماوەندمان کردووە خەڵکی ئێرەن. ئەرێ وەڵای هەر کچی ئێرە بووینە و خەڵکی ئێرە بووینەوە بۆ بکچوومەوە بە سواری وڵاغی و بۆ قۆزلوێ گەورە. ئەی چۆن هاتوویەوە ئێرە؟ ماڵن هاتۆتەوە ئێرە ماڵە خزمێکی سەحەب ماڵە ڕۆی بۆ شارێ مەشاتی نەسەر موچە و بەرەوی. دادە چۆن لەگەڵ مێردەکەتان ئاشنا بوون؟ وەڵی لەسەر داوەتێکی شتێمان چۆیەک. یانی ئاوا ئاسان بووە؟ ئەرێ وەڵا حەسان بووە گەلحان نەبوو ئەرێ ڕازی ئەرێ ڕازی ماڵە بابتان ڕازی بوون؟ ماڵە بابتان ماڵە بابیشم ڕازی بوو. چۆن بووە خۆ قەدیم زیاتر مەسەلەن گیر و گرفتیوانە پێش دەهات؟ گیر و گرفتیمان نەبوو هیچ.
ئەدی دادە بەزم و ڕزم چۆن بوو چەند ڕۆژ شایان دەکرد سێ ڕۆژیان شایە دەگرت نان و چێ چۆن بوو وەڵای نان و چێش حەچ کەسە لە ماڵە خۆی لێی دەناو بە مەجوحمان دەڕۆی بۆ مزگەوتێ کاسە و سیفرە ئەرێ وەڵڵە ئەوا بووە وەڵڵە دادە ژیانی ئەو دەم خۆشتر بوو هەست ئەرێ وەڵای یەودەم بۆچی دڵ خۆشتر بوو وەڵان دڵ خۆش بوو نەوەڵای ئەلحام دڵخۆش نە کوا دڵخۆشە کوا دڵخۆشە بۆ دەم چ بوو کەوا دڵ وەڵای ئەو دەمی دڵخۆشتر بوو ئەو دەمی حیسان دڵی وانێکتر بوو ئاسوودەتر بووی ئەحاوە تەقی تەنێ سێ بووکم هەنە هیچم دەگەڵ نینە بە تەقی تەنێ دەگەڵ سێت تەفلان دەژوورێدا بەجێ ماوم ئەوانیش ماڵە خوان کردۆ ڕۆیون بۆ شاری و دوی زیندەگیە خوان کەوت و ئەمەژەوە لێرە کوێرەوەرەکان بۆ دەکێشین ماستیان بۆ دەنێرم پەنیریان بۆ دەنێرین ڕۆنیان بۆ دەنێرین شتیان بۆ دەنێرم ئەیدا ئەگەرە کوڕانی دیکە زەماوەندیان کردیڵی جۆبنەوە یا هەر لەگەڵت با بڕۆن ئەخ ناڵێ پێم خۆش نەبەتەنێ دا ئەو دەمی خوڵا گەورەیە یەکی دیکە با سەحەبم بێنی دەگەڵی دادەنیشم یانی ڕاوەستاوی هەبێ بێ لەگەڵی زیندگی بکەدی بۆ دادا ئەوە ڕازینی لە ژیانت نەوەڵایەوە ڕازی هاوە ڕست دەبی لە بیر بوومەیدی کارم بۆ ناکرێت دەدەم هەوێکەشت دەبێ دەگەڵ ئەو لەبەر ئەو شنێوە پارەم و لەبەر هۆیەوە پارەم و تەشتە نانێکم دەگەڵ بکەن و ئەوە ئامۆزای سەحەب من ئەوە ئامۆزای دە سەحەب من دەی زۆر باشە دایجان دەست و خۆش بێ سپاس سپاس دەست و خۆش بێ قوربان مەمنون ئەسرین خانمی خۆشەویست یەکێک لە خاتونە تێکۆشەرەکانی ئاوایی ئاغاسوورە دەیهەوێ ئاوازێک کە لە کاتی مەشکەژان و لە کاتی مەڕدۆشین دایانکوت پێشکەشی و بینەرانی خۆشەویستی بکە ئەسرین خانمجان فەرمووی دڵ مەشکە سووریم وانابێ کوپەم خاڵی و پڕ نابێ کابان زیرە و ئەژ نابێ مەشکەم دەژێ بە چواران لە بندارە چنارە مەشکەی مانگا قڵێ دەنگی دەڕواوەک زەنگوڵێ ئەلانشکە لە کاتی مەشکەژان وان داوانە دڵن یام ئەشکە بۆتە بڕقی کار و پێینە مەشکە بۆتە بڕقی وەڵڵە دەمی ئێوارەی و سارد و سەرما خاڵە محەممەد بە چایەکی گەرم و خۆش میوانی کردوینە خاڵەجان سەلام و عەلێک زیاتر خۆتان بە بینەرانی بەرنامەکەمان بناسن زۆر بەخێری خانم گیان لە سەدا شما ڕاهاتووی پێ لەسەر چاوم بخێوێ چاو سلامت بێ زۆر سپاس زۆر سپاس خاڵەجان خاڵە خەڵکی وابایە و هەر بە لە دیێرش بوونا ئەراوە لە دیێرە بووی هەر لە ئاغاسووری بۆلت بووی هەر لێرەش و زەماوەت کرد ئەرێ بەخڵات لێرە چەند منداڵ و هەیە ئەوە پێچ کوڕمان دەگە کچێکی لەگەڵتن ئێستا کوڕەکە سێم دەگەڵ و دوم دەگەڵنی زەماوەندیان کرد و ڕۆیشتن وە پێر بێم زەڕەت بن ئینشەڵڵا نەوەکەت لە دەرە تووشمان بووکتی باپیرم حەیرانی چاک دەڵێ دەنگم نادەنا خۆ زوو چاکم دەکوت هیچ نێدە حێرانێکی خۆشمان بۆ بڵێ خاڵەجان فەرمون فەرموو حەیران لە ترجە پیرە نستانێ و ئەوە مەدۆ کەڵ دەسا لە متای دەپیرە بێژانەیە ئەمە گەروێشکم وەڵ دەزان بەخوای تاژی لەم دەدانێ و هەوە دەقەتەقە سوارە گرمە گرمێ زوارە ناوەڵا لە بەدەشتی باڵە نازدارە نازدارە نازار حەیرانێ هێوەرەکیژێ هەڵمەدە لەم قەمە بەخۆ دخواکای بەغەما پێک نایە و باران دەباری غونامە لە جایە و ئەوە بیل دەگرم دەڕۆ پەنا بە قەوزەکەی تووڵاکەی ماڵی لە پیرە بەغدایە و ئەرە نایازار و نایازارجانە نایازارە ئیبایابی خۆی من زوم زایانی نازارجان تۆ بۆ من نایابی خۆیترابە ریایەکەی نازار باڵ بە شۆڕایابی خۆتەوان ماڕێ ژایان نازارجان وێ ئێستا مندایاڵی شێوینە گاوی بەخڵای هایاڵ و چایکایاڵی نایازار و نایازارجانە نایازارە دەکرێدەم
منايدالي دوين بخلاي تو بيار ذكريادم عيا ريبا ريا كينا زجان شويا بويا هواياران عيا كل كذا بيار من زجان زيدا ولا ياران هزار ما شاء الله هزار ما شاء الله لو دنگ خۆشتان خاڵ محەممەد گیان دەستت خۆش بێت دەنگت نەرزێ لە مێژە ئەو حەیران و بێت توشتە دەڵەن یان لەوەتی و بیرتان بێت لە جوانەوە دەتان کورد ئەو دیمساکم دەکوت بۆ خوڵای ئەمە لە بێژە ناوم ماشەڵڵا لای ژەنگی چاکتان هەیە تەمەن و چەند بوو ئەو سیگار وستا لەوانەیە 6 ساڵ 55 ساڵ هەرون دەدم لە کەنجێک بزان چۆن وەلاقە پێدا کرد بە حەیران و بیت کوتن داوەتێم دەکوت ماڵ مامۆستا هەژاری نەمر دەفەرمێ زستانە هەتا ڕوو دەکەمە مەیخانە هەر لاسکی گوڵە و لە دەوری ئاگردانە وا دیارەنە یاری پاکوور و خۆشە جیهان تۆڵەی دەمی پێکەنینە ئەم سووتانە بینەرانی خۆشەویست و ئازیز بە کۆتایی بەرنامەیە و ڕۆژمانگەیشتین ئەوڕۆ میوانی خەڵکی خۆشەویست و ئازیزی ئاوایی ئاغا سوور بوون هیوادارم ئەو توێژە ڕەزامەندیەوە خۆشەویستانی پێکێنابێ تا بەرنامەیەکی دیکە ماڵاوە.